هیچ بڕیارێک نییە بۆستێەوە هیچ بڕیارێک نییە لەوەی کە کەم بکرێتەوە بەڵکو بڕیار هەیە و بڕیاری بەڕێز سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کە کوالیتیەکەی بەتەواوی پارێزراو بێ و قەبارەی خستنە ڕوو زیاد بکە. دۆخەکە ئاساییە ڕووداوەکان ڕاستە لە یەک سێکتەران کە سوتەمەنیە بەڵام پەیوەندی ڕاستە خۆیان بە یەکتریەوە نییە، بەڵام هەموو ڕێکارەکانمان گرتوۆتە بەر لیژنەی لێکۆڵینەوە کارەکانی خۆیان زۆر بە وردیەکەن و هەموو ڕێکارێکمان گرتوۆتە بەر بۆی جارێکی تر ڕووداری لەو شەوەیە دووبارە نەبێتەوە. ئەو ڕووداوی ئاگری کە ڕوویدا لە تانجەر و کاریگەریە بێت لەسەر کەمبوونەوەی بنزین گرانبوونی بنزین لە شاری سلێمانیدا دیارە قەبانەی خستنە ڕوو بەو بارودۆخ و قەیرانی کە هەیە هەر بڕێک لە هەر شوێنێک کە بە هەدەر بچێ کاریگەری ئەبێ، بەڵام لەبەر ئەوەی کە ئێمە پێشتر و کەرتی تایبەت و وەزارەتی سامانە سروشتەکان و بەرهەمەنەوتیەکان لەگەڵ حکوومەتە خۆجیەکان کاری پێویستیان کردووە، کاریگەری ڕاستەوخۆی نەکردووە، بەڵام ئێمە زیانێکی گەورەمان کردووە کە وزەیەکی زۆرمان لەدەستداوە، تووشی تێکدان و پیسبوونی ژینگەیەکی زۆر بووین و زیانێکی گەورە بە کەرتی تایبەتی نیشتیمانی ئێمە گەیشتووە، بە تایبەتی لای کەسانێک و سێکتەرێک کە زۆر مەردانە و جوامێرانە لە دەیان ساڵی ڕابردوو بە ئەمانەتەوە پیشەیانە کاریان لەو بوارەیە کردووە، بۆیە ئێمە ئومێد دەکەین بتوانین کە بە زووی قەرەبووی ئەوانە بکەینەوە. باس لە کەمبوونەوەی بنزینی 750 دیناری کریامە تا چەنە ڕاستە؟ پەیوەندی بە بەرهەمێنانیەوە هەیە، هیچ بڕیارێک نییە بۆستێەوە هیچ بڕیارێک نییە لەوەی کە کەم بکرێتەوە بەڵکو بڕیار هەیە و بڕیاری بەڕێز سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کە کوالیتیەکەی بەتەواوی پارێزراو بێ و قەبارەی خستنە ڕوو زیاد بکە و هەوڵی جددی بدرێکە بێتە مایی دابەزاندی هەموو جۆرەکانی تری بنزین و سوتەمەنیش نەک بە پێچوانەوە کەم بکرێتەوە. تۆ لە پێشوترا قسەیەکە هەبوو هاوڵاتیان لە هاوینانەوەت بکەن لەبەر لە هاوینە هەرزانترا، بەڵام ئەم هاوینە تەنانەت لە چلەی هاوینە نەوت بۆ نرخێکی زۆر بەرز ئاستەکەی بەرز بوانێ، ئەمە هۆکارەکەی چیە؟ ئایا بەرزترە بێتەوانێ؟ هۆکاری سەرەکیەوە پاڵاوگەکانی خۆمان و ئەو بڕی کە بە هەرێمی کوردستان نەدرێ نەوتی سپی بە ڕێژەیەکی زۆر کەم نەبێت لی بەرهەم ناهێنرێ و پێداویستەکانی ئێمە بەهۆی هەڵکەوتی جوگرافیمانەوە زۆر جیاوازە، لە هەنێ شوێن ئیتر تۆ لە مانگی دەوە پێویستە بە بەکارهێنانی سوتەمەنی هەیە و لە هەنێ شوێن پێشتریش پێویستە پێی هەیە و خواز دەسەری زۆرە، لە هەمان کاتا حکوومەتی ئیتیحادی بە ڕێژەی پێویست هاوشانی پارێزگاکانی تری عێراق نەوتی سپی بۆ هەرێمی کوردستان و پارێزگاکان دابین ناکە، هەوڵی جددیمان ناوە لە ڕێی وەزارەتی سامانە سروشتیەکان و خۆمان ڕاستەوخۆ بە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراڵ کە بە پێی تایبەتمەندی جوگرافی ناوچەکەمان پێویستەکە کە بڕێکی زیاتر لە کاتی پێویستە بۆ هاوڵاتیان دیاری بکرێ و دابین بکرێ. ئێستا لە هەوڵی ئەوەین ومێ دەکەم چ نەوتی پێویستە بێ بۆی پاڵاوەکانی ناوخۆک و گاز و بنزین و غاز لای خۆمان بەرهەم بهێنرێ و ئەو بڕی بۆ هەرێم دابینەکرێ زیاد بکرێ و لەمان کاتە ئەو بڕی کە هەیە حکوومەتی ئیتیحادی زیادی بکاوە لە کاتی خۆیان بیا، لەگەڵەوەش ئەو بڵۆقەی حکوومەتی ئیتیحادی خستوێتە سەر هەرێمی کوردستان بەوەی کە سوتەمەنی لەوێ بە ئاسانی ناگات لە کەرتی تایبەتەوە بۆ هەرێمی کوردستان لابەرێ، چونکە بە تایبەتی لە سێکتەری نەوتی سپیا بەشی زۆری پارێزگاکانی عێراق پێویستیان یاخوا ئەوە نەخواستیان لەسەر نەوتی سپی نیە وەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی.